بەداخەوە ئەوەی کە دەگوزارێ گوێنەدانە بە هاوڵاتیانی شاری سلێمانی ئەو ماوەی چەندین ڕۆژە بتڵی پاراستۆڵ لە نەخۆشخانەی شار نەماوە. سێ ڕۆژە پەیوەندیەکەم بە بەڕێوەبەری گشتی تەندروستیەوە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە تا ئێستا وەڵامی نەداومەتەوە، بەڵام ئەم شەو دوای ئەوەی هەر لێرەدا ڤیدیۆیەکمان کرد و ئەم فەزاحەتەمان کەشف کرد. خۆشبەختانە ئەمڕۆ لەلایەن ڕیاسی سەحەی سلێمانیەوە پەیوەندیان پێوە کردم کە ڕێژێکی زۆر باش لە بتڵی پاراستۆڵ دابین کراوە بۆ نەخۆشخانەکە. ئەمی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان پشتگوێ خستنی هەموو کەرتەکان خۆی لە داڕمانی ژێرخانی تەندروستی و ئابووری و سیاسەتی هەرێمی کوردستانە دەبینێتەوە. حکوومەتی هەرێم زۆر مزایدەی ئەوە دەکات کە دەڵێ داهاتی ناوخۆ سرف دەکەینەوە بۆ پێداویستی سەرەتاییەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەڵام تۆ داهاتی ناوخۆ نەدەیدەیتەوە بە موچە و ئەمەش حاڵی تەندروستی و پێداویستی سەرەتاییەکانی شارەکانی هەرێمی کوردستانە. تعبیر لەوە دەکات کە ئەم داهاتە بۆ شوێنێکی ترە ڕوە و ناگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی و هەروەها وێرانکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە. ئەم شارە لەلایەن بەرپرسانی ئەم شارەوە سزا دەدرێ و لەلایەن کۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سزا دەدرێ. دروستکردنی جیاوازیەکی چینایەتی یەکجار گەورەیە. خێرام کێشەیە سێ هەفتەیە من ئاگام لێتی و چەندین جۆری تری دەرمان سێ هەفتەیە تەنها پاراستۆڵ من بەڕاستی ئیستفسارم کردبوو، بەڵام دوایەوەی بە لێکۆڵینەوەی خۆم بەوە گەیشتم کە ڕێژەیەکی یەکجار زۆری دەرمانەکان لە نەخۆشخانەکان دانەماوە و ئەوەی زۆر گرنگە. لەگەڵ بەرپرسانی تەندروستی ئەم شارە قسەم کردووە، ئەڵێن کۆمپانیاکان متمانەیان بە حکوومەتی هەرێم نەماوە بۆی ئامادەنین بە قەرز دەرمانیان بدەنێ، چونکە کاتێک دەرمانەکان سەرفەکان حکوومەت پارە ناداتەوە بە کۆمپانیاکان.